یەکێ لە ڕێزدارترین پەرستشەکانی دڵ کە دڵی مرۆڤ خۆشەکات لە دنیادا و پەیوەندی بەخوا پتەو ئەکات بریتیە لە ڕوانینی بۆ نیعمەتێک بە چاوی شکۆ. هەر نیعمەتێک کە خوا پێت یەبەخشێ وەک ئەو وایە پێت بڵێ تۆم لەبیر نەکردووە. ئارەزوەکانت و پێویستیەکانت جێبایەخن بەلامەوە، تاوانەکانت بێبەشت ناکەن لەوەی بتپارێزم و لە یارمەتیدانم بۆت چونکە خۆشمەویت. هەموو دیاری و بەخشێک گەورەیە کە لە پەروەردگارەوە بێ. کاموو ئەوانت لە نیعمەتێکا بەدی کرد بە چاوی گەورەوە سەیریەکەی. یەکەم لەبەرەوەی زاتێکی مەزنە و دیاریش لە گەورەوە گەورەیە. دووەم لەبەر ئەوەی بە خۆشەویستیەوە لە خواوە هاتووە. هیچ کەسێک زۆر لە پەروەردگارمان ناکات کە ببەخشێت، ئەوە تۆی خۆشەوێ. سێم ئەو شتت پێبەخشێ کە گونجاوە بۆ تۆ پێت ببەخشێ، بۆیە بەداناییەوە پێت ئەبەخشێ. پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ هاوڵانی فێرە کرد. خۆشەویستمان نیعمەتەکانی بە گەورە ئەزانی ئەگەر بچووکیش بواە، واتە لە پێشچاوی ئەو بە گەورەیدا ئەنا ئەگەر بچووک و کەمیش بواە لە چاوی خەڵکیە. ساڵانێکی زۆر کتێبێکی شاعری بەناوبانگ ئەحمەد شەوقی هەبوو کە بە 30 قوروش ئەفرۆشرا لە پێشانگای کتێبە، بەڵام نوسخەیەکی هەبوو با 1 جونەیونی واتە 5 هێندە، چونکە لەسەر کتێبەکە نووسرا بوو پێشکەشە و دیاریە لە ئەحمەد شەوقیەوە. بڕواداریش وایە کاتێک کە سەیرەکە لە هەموو نیعمەتێکدا ناوی خوای لەسەر نووسراوە. سەرۆرمان درودی خوای لەسەر بێ وای فێر نەکردوین کە نیعمەتەکان بە مافێکی دەستەبەرکراو سیرکەین، نەخێر هەرگیز، بەڵکو نیعمەتەکان بە گەورە بزانە. خۆشەویست درودی خوای لەسەر بێ کاتێ ئەچۆ سەرجێگای نووستن خۆ ئێمەژە چینە جێگەی نووستن، هەرگیز وەک نیعمەتێ سەیری ناکەین. هەر کاتێ بچوایە جێگەی نووستنەوە ئەیفەرموو سپاس بۆ ئەو خوایی کە نانی پێداین، تێر ئاو بێپێویستی کردین و پەنای داین، چەند کەس هەن کە دابین نەکرا و بێپەنان. وەک ئەوەی درودی خوای لەسەر بێ پێمان بفەرمێ ئەها ئەمڕۆ خوا بەبێ بەڵاو بەبێ کێشا ڕۆژەکەتی بەڕێ کرد، ئاوی دایتێ و نانی دایتێ و حەواندیەوە لەژێر سەخفێک، بڵێ سپاس بۆ خوا. زانەکان لە باسی نوح عەلەیهی سەلام کە بەڕاستی بەندەیەکی سوپاسگوزار بوو ئەفەرمون کاتێک لەسەر ئاوکردن ئەهاتە دەرەوە ئەیفەرموو سپاس بۆ ئەو خوایی کە چێژەکەی پێبەخشی مواتەی خواردنەکە و لە جەستەمدا سوودەکەی بۆ هێشتمەوە و ئەزێت و ناڕەحەتێکی لێ دوورخستنەوە. هەموو ڕۆژێک ئەچینە سەر ئاو، ئەوە نیعمەتێکی گەورەیە. ئەگەر بەندەکان بزانن سوپاسی لەسەر بکەن، ئەوان سوپاسی خۆیان لەبیر نەئەچوو تەنانەت لە دوای ئەو کارە. هەندێ مرۆڤ هەن کە پلیان بەرزە بێتەوە تەنها بەو شتە بچووکە کە خوای گەورە باسی کردو ئەفەرمێ هەندێک لە بەندەکان سوپاسگوزارن. ئەو خەڵکی سوپاسی خواکەن زۆرن، بەڵام سوپاسگوزار ئەو کەسێ نیعمەتێک نابینێ مەگەر بە گەورەی دانەنێ و هەروەها سوپاسی خوای گەورەی لەسەر ئەکا بە سوپاسێکی گەورە و پێزانین و دەرخستنەوە. ئەوانە ژمارەیان کەمە. خۆشەویست درودی خوای لەسەر بێژیانی ئاوا بوو کاتێ لە خەو هەڵەستا، لەوانەیە بڵێ هەموو ڕۆژە لە خەو هەڵەسم ئەوە نیعمەتە، ئەی فەرموو سوپاس بۆخوا کە لە جەستەمدا سەلامەتی کردم و ڕوحی کردەوە بەبەرما و ڕێگەی پێدامیادی بکەم. نیعمەتەوەی کە بە خەبەر هاتیتەوە کە خوای پاک و بێگەرد ئەمێ پێبەخشیت. ئەو کەسانەی کە هەر نیعمەتێکی خوا بە گەورە سەیرەکەن و بە گەورە ئیبینن و بە چاوی پێزانینەوە بۆی ئەڕوانن، تەرازویان لە ڕۆژی قیامەتدا زۆر قورسە و سەرسامە بن، چونکە خۆشەویست درودی خوای لەسەر بێ ئەفەرمێ الحەمدولیلا تەرازوو پڕ ئەکات. ئەوان نیعمەتیان بە گەورە ئازانی، بۆیە خوش پاداشتی گەورەیان ئەداتەوە. ئەوان پێشوازیان لە نیعمەتی خوا بە گەورەیی کرد، خوش بە پاداشتی گەورە لە قیامەتە پێشوازیان لێکا. ئەوان ئەو کەسانن کە زۆر دڵخۆشە بن کاتێکە بەهەشتە بینن، چونکە ئەوان ئەو ڕۆژە بەهەشت لە خۆی بە جوانتر ئەبینن، چونکە بەخششی خوایە بەلایەنەوە بە شکۆ سەیری ئەکەن. فریشتەکان بە پۆل وەستاون کاتێکە ئەگەنە بەهەشت دەرگاکانی کراوەیە، سەرپرشتیارانی گەنجینەکان پێیان ئەڵێن سڵاوتان لێبێ، پاک بوون هەتا هەتایەتیا بمێننەوە. ئەوانیش پێکەواڵێن سوپاس بۆخوا، ئەڵێن خوایە سوپاس بۆ تۆ لەسەر ئەم پاداشتێکە لە بەهەشتا پێت بەخشین، باڵێنەکەت لەگەڵ بردینە سەر، کەواتە بڕوانە بۆ نیعمەت بە چاوی شکۆ. هەموو نیعمەتێکت لە بەرچاو شیرین ئەبێ و پەیوەندیت بەخواوە گەورەترە بێ. خوای گیان لەوانەمان بگێڕە کە نیعمەت بە گەورە ئەزانن ئەگەر بچووکیش بێ، و لەوانەمان بگێڕە کە بەخشین و ڕێزت بە گەورە ئەزانن و لە سوپاسگوزارانماندانێ.